ئەشکەوتی بەستوون ئەشکەوتێک بە دووری 47 کیلۆمەتر لە سەنتەری قەزای سۆران دەکەوێتە چیای برادۆست. شوێنەوارە دۆزراوەکانی ئەو ئەشکەوتە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی کۆن. ئێستا حکوومەتی هەرێم خوازیارە بیکاتە ناوچەیەکی گەشتیاری و شوێنەواری. کاری جدیمان کردو لە هەموو بڵاوکراوەکان ئاماژەوان بە گرنگی ئەو ئەشکەوتە کردووە لە بەز هەموو زمانەکان، بەڵام بەڕاستیەوەی گرنگە پێویستە بابەتی خزمەتگوزاری لە ڕێگاوبان بزاناتان بینیتان خزمەتگوزارێکی باشی پێویستە لە بابەتی دەستیانەی ڕێگاوبان وەلا ناو ئەشکەوت پێویستی بە کۆمەڵی خزمەتگوزاری هەیە بەتایبەت لە بواری ڕووناکەرەوە وە گرنگێکی زۆرە بەتایبەت دوای ئەوەی تر ژێرخانی زەویەکەیەتی چۆن بتوانیت لەگە سروشتی ئەشکەوتەکە بگونجێ شتێک بکێتن بۆی گەشتار بە ئاسانی بیا بە کۆتاییەکەی و هەموو دیمەنە ناواز بزانەکانی ئەم ئەشکەوتە بێنێ. لە نێو ئەشکەوتی بەستوون دەیان پەیکەری سروشتی جیاواز دروست بوونە لە ئەنجامی تکانی دڵۆپە ئاوەکان. تا ئێستا شوێنەوارناسان و زەویناسان نەیانتوانیوە بگەنە کۆتایی ئەشکەوتەکە، بۆیە ئەشکەوتی بێبنیشی پێدەگوترێت. ڕووبەری ئەو ئەشکەوتە 100 مەتر درێژەکەیەتی و 40 مەتریش پانە. ئەشکەوتی بەستوون ئەشکەوتێکی ناوازەیە و دەتوانین ئێمە لە ڕووی گەشتیاریەوە سوودێکی یەکجار زۆری لێوەربگرین، هەم لە هەنگاوی یەکەم بە ناساندنی ئەم شوێنە و لە هەنگاوی دووەمیش خۆشکردنی ئەو ڕێگاوبادنێک ئەو ڕێگایە کە پێدا دەگەێنە کەوتی بەستوونە. بۆی ئەمە لە ئیدارەی سۆران بەرنامەیەکی توکمەمان هەیە و لە بەرنامەکەشمان و کارمان لەسەر کردو هەنگاوی باششمان بڕیوە دەمانەوێت کەرتی گەشتیاری لە سۆران بیکەین یەکێک لە کەرتە هەرەی گرنگەکان و گرنگێکی تایبەتی پێ بدەین. ئینشاڵڵا لە ئایندێکی نزیک یەکێک لەو شوێنانەکە ئێستا لەینە ئەم ئاشکەوتەیە و وای دەکەین کە زۆرترین گەشتیار سەردانی ئەم شوێنە بکات. لە ساڵی 1920 ئەشکەوتی بەستوون نەخشەی جیۆلۆجی و پێکهاتەکانی بۆ کراوە. لە ساڵی 1943 چۆتە سەر نەخشەی شوێنەواری جیهانی. لە ساڵی 1950 لەلایەن شوێنەوارناسانی زانکۆی هاردوێر کاری هەڵکۆڵینی بۆ کراوە. پارچە شوێنەوارەکانی لەو ئەشکەوتە دۆزراونەتەوە مێژوەکەی بۆ 8,000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئەشکەوتی بەستوون لە چیای برادۆست.